لەسەر ئەم پرسە ڕادەوەستین ئایا بابزانین کە ئەم دۆخە تاکەی بەردەوام دەبێت و ئەبێ بەرپرسانی سلێمانی چی بکەن بۆی کە ئەو گەشتە فڕۆکەوانیانە دەست پێ بکاتەوە؟ ئایا چالاکیەکانی پەکەکە بە هەندێک زیادن یاخود زیادی کردووە کە ئەو مەترسیە لەسەر تورکیا زیاد کە و چەند پرسیارێکی دیکە لەگەڵ کامەران غەریب چاودێری سیاسی گفتوگۆ ئەکەین. ئەم کاتتان باش، سپاس بۆ ئامادەبوونتان. گوتەبێژی سەرۆکاتی تورکیا ڕایگەاندووە کە بڕیاری وەستاندنی گەشتە ئاسمانیەکانیان داوە، ئەویش بەهۆیەوەی کە چالاکیەکانی پارتی کرێکارانی کوردستان لەو شارە زیادی کردووە. کاک کامەران، ئایا چالاکیەکانی پەکەکە لە سلێمانی هێندە زیادەکە ئەوها مەترسی لە لای تورکیا دروست کردووە؟ بەڵێ نیوەڕۆتان باش. دیارە بابەتی بوونی پەکەکە لە سنووری سلەیمانی و هەروەها لەو شوێنانەی کە پێویست نییە هەبن ئەمە مەوزوعێکی دوور و درێژە. بەڵێ ئەوان هەیمەنەیان هەیە لە سلەیمانی لە پشێویەکانی چەند ساڵی ڕابردوو بۆ سەربارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان دەستێکی باڵایان هەبوو، یەکێتی بە ئەنقەست بێ یاوەکو لە ڕووی نەتوانینەوە بێ ناتوانێت سنوورێکیان بۆ دابنێت لەم سنوورەیە. ئەمە بابەتێکی ترەکە پێویستی بە قسەکردنی زیاترە. بەڵێ ئەوان لە سنووری سلەیمانیە هەم بارەگاشیان هەیە هەم هەیمەنەشیان هەیە. چەند جارێک بینیمانەکە درۆنەکانی تورکیا لەسەر چیای ئەزمر لە ناوچە گەشتیاریەکانی شار باژێر پێنجوێن هەروە شوێنەکانی تر ئەو مەفرەزانەی پەکەکە هەروەها و ئۆتۆمبیلانەی کە هاتوچۆیان کردووە لەو سنوورە کردویانە تا ئامانجوو بەمەش بۆتە هۆی پشێوی و پاشاگەردانیەک لە سنووری سلەیمانی، هەم کەرتی گەشتیاری لەبەرەوەی لە ناوچە گەشتیاریەکانەوە نزیکن، هەم کەرتی ئابووری لە سنووری سلەیمانی زەرەری پێ بگایە. هەروەها لە ڕووی سیاسیشەوە بە شێوەیەک لە شێوەکان سلەیمانی ئابڵۆقەیەکی سیاسی و دیبلۆماسی لەسەر بێ کە ئێمە هەمومان شایەدی نەوترافیکە سیاسیی کە لە هەولێر هەیە وەکو پایتەخت جیالەوەی کە سنتەری هەرێمی کوردستانەوە و دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان لەوێ بوونی هەیە. سلەیمانیش ناوچەیەکی گرنگە، هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێرانە، ساڵانە بە چەندین ملیارد دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان وڵاتی ئێران و سلەیمانیە هەیە. بەڵام دوجار ئەمانە هەمووی هۆکارێکن بۆ ئەوەی کە سەقامگیری لە سنووری سلەیمانیان نەتوانێت خۆی بسەپێنێ. باشە کاکەبەران، ئەمە تەنیا کاریگەری لەسەر سلێمانی ئەبێت ئەم جۆرە بڕیاران یاخود ئەم جوڵەیە کە پەکەکە هەیەی وەک جەنابەت باسیەکەی لە سلێمانی، ئەمە تەنیا کاریگەری بەس لە سلێمانی ئەبێت یاخود کاریگەرە خاتە سەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بەگشتی لەگەڵ وڵاتی تورکیا؟ خۆی بۆ ناوبانگی هەرێمی کوردستان ئەمە کارێکی باش نییە. ڕاگررتنی گەشتی فڕۆکەخانەیەک لە ناو سنووری هەرێمی کوردستان بە شێوەیەکە مەترسی تیرۆر هەبێت لەسەری یاکاری خراپکارانە هەبێ بەو شێوەیە کە حکوومەتی تورکیا باسی کردووە. ئەمە گەشە ئەسەنێ بە وڵاتەکانی تری. ژێمە بینین کە وڵاتی ئەڵمانیاش بە هەمان شێوە گەشتەکانی بۆ فڕۆکەخانەی سلەیمانی ڕاگرتووە. هەمومان نەزانین کە کاری فڕۆکەخانە کارێکی زۆر هەستیارە. ئەو ڕێو شوێنە ئەمنیانەی کە لە فڕۆکەخانەیە پەیڕەوەکرێت لە هیچ شوێنێکا پەیڕەو ناکرێت. بەڵام بەداخەوە ماوەیەکی زۆرە لە فڕۆکەخانەی سلەیمانی کۆمەڵی ئاڵوگۆڕی مەشبوو هەیە لەلایەن دەسەڵاتی ئێرەوە بۆ ناردنە دەرەوەی شتو، هەروەها ڕەچاو نەکردنی ئەو ڕێو شوێنە یاسایی و ئەمنیانەی کە پێویستە لە فڕۆکەخانەیە پەیڕەو بکرێ بە دڵنیاییەوە کاریگەری زیاتریشی ئەبێ، هەرچەند کە فڕۆکەخانەکانی تر بە خۆشحاڵیەوە توانیویانە کاری خۆیان بکەن و بوونەتە ناوەندێکی گرنگ بۆ ئاڵوگۆڕی بازرگانی وەروەها گواستنەوەی گەشتیار. بەڵام دوجار ئێمە بمانەوێ نەمانەوێت فڕۆکەخانەی سلەیمانی فڕۆکەخانەیەکە لە چوارچێوەی هەرێمی کوردستان و بەشێکە لە تەیەرانی هەرێمی کوردستان کە سەر بە تەیەرانی مەدەنی عێراقیە. ئەمە کاریگەری ئەبێ دوجار ئەبێ دەسەڵاتی سلەیمانیە بە بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆیان کردووە بە بەدیلی حکوومەتی هەرێمی کوردستان. بەرپرسە حیزبیەکانیان دەست لە کاروباری حکوومەت وەردەدەن، دەست لە کاروباری فڕۆکەخانە وەردەدەن، دەست لە کاروباری خاڵە سنووریەکان وەردەدەن. داهاتێکی زۆری ئەم هەرێمە ئەم سنوورە بە هەدەر ئەچێ. بەڵام دوجار لەسەر تەلەڤیزۆنەکان بانگەوازی ئەوەکەن کە
ئابلوقە خراوەتە سەر سلێمانی نەخێر ئەوان ئابلوقەیان خستۆتە سەر سلێمانی. ئێمە لە بەرنامەکانی پێشتر لە کوردستان بچوار بازمان لە شێوازی ئەو ئابلوقەدانی سلێمانی کرد لەلایەن دەسەڵاتدارانی یەکێتیەوە. ئەمەی فڕۆکەخانەش یەکێکی ترە لەو جۆرەکانی ئابلوقەدانی سلێمانی لەلایەن دەسەڵاتدارانی یەکێتیەوە. باشە کاک کامەران، جەناب دەستا ئاماژەت بە ئەوەدا کە لە ڕێی فڕۆکەخانەی سلێمانیەوە هەندێک جوڵەی نامۆ هەیە و تورکیا هەستی بەو شتە کردووە. لە کاتێکدا لەم لاولۆلا دەنگۆ هەیە ئەبیسرێت دەوترێت کە پەکەکە لە سنووری پێنجێن بۆ قەندیل ئەوێت دەسەڵاتەکانی خۆی زیاد کات و لەگەڵەوەشا لە هەندێک لە گوندەکان دەوترێت کە بارەگان هەیە و هێزی چەکداریان هەیە. ئەمە تا چەندە ئەمانە ڕاستە؟ لەم لا جموجۆڵ هەیە لە فڕۆکەخانە و لەو لاشەوە دەسەڵات زیادکردن، تا چەندە ئەمە ڕاستە؟ بەڵێ ئەمە شتێک نییە کە شاراوە بێ. دانیشتوانی ناوچە سنووریەکان ئەو گوندانەی سنووری شارباژێر و پێنجوێن و تا ئاگاتە سنووری گەرمیانیش خۆیان باشکرا ئازانن کە ئەوان بارەگایان هەیە و هەروەها یەکێک کە بیەوێ بچێتەوە گوندەکانی خۆیان کە ناوچە سنووریەکانن لەلایەن ئاسایشەوە ئاگادارەکرێنەوە کە بوونی پەکەکە هەیە لەو سنوورانەیە، بۆیە بە هەوڵدەن کە ئیستیفزازیان نەکەن یاوەکو هەندێک ئامێری وێنەگرتنەوەمانە بەکارنێنن. ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە، بەڵام دوجار ئەوەی کە لەوانەیە هەموو خەڵکی نەیزانن ئەوان لە ناو سلەیمانی شابارەگایەکی زۆریان هەیە بە ناوی مەدەنیەوە لە ناو یەکە نیشتەجێبۆکانی کە لە ناو سلەیمانیە هەیە. نازانم هۆکارەکەی چییە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت سنوورێک بۆ ئەمانە دابنێ. ئەگەر مەوزوعەکە لە ڕقەبەرایەتی سیاسیە، پارتی دیموکراتی کوردستان بە ئاشکرا مووقفی خۆی ڕاگەیاندووە کە ئەوان ڕازی نین کە خاکی هەرێمی کوردستان نەوەکو تەنها لەلایەن پەکەکە، لەلایەن سەرجەم ئەحزابی تریش خاکی هەرێمی کوردستان بە شێوەیەک بەکار بێ بۆ هەڕەشە لەسەر دراوسەکان کە بێتەوە بە هەڕەشە لەسەر هەرێمی کوردستان. حیزبەکانی تر بە خۆشحاڵیەوە زۆر مولتەزمن، بە تایبەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەم بڕیارەوە ئەم ئەزمونە بە ئەزمموی خۆیان نەزانن. بەڵام ئەو لارە ملیەی کە پەکەکە لە سنوورەکانی هەرێمی کوردستانە ئەیکا ئەبێتە هۆی کارەسات بەسەر ناوچە سنووریەکانی ئێمە، گوندەکانمان ناتوانن کشت و کاڵی خۆیان بکەن، هەروەها بۆتە هۆیەوەی کە مەترسی لە ناو شارەکانی هەرێمی کوردستانیشە هەبێ. بە خۆشحاڵیەوە لە سنووری هەولێر و شارەکانی تر تا ڕادەیەک سنوورێکیان بۆ دانراوە، بەڵام لێرە یەکێتی بە ئەنقەست بێ یاوەکو لە ڕووی نەتوانینەوە بێ سنوورێکی بۆ دانەناون. ئەوانیش ئەو پاوەنخوازیەی کە لە ناخی پەکەکەیە هەیە کاتێککە ساحەکەی بینی کە چۆڵ کراوە بۆی بە دڵنیاییەوە پەراسێنێ. ئێمە بینیمان وەکووتم لە پشێویەکانی چەند ساڵی ڕابردووە خودی پەکەکە دەستی هەبوو لە هەڵکوتانە سەر بارەگاکانی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری سلەیمانیە. بەڵێ ئێمە سپاس دەکەین کامەران غەریب چاودێری سیاسی لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئامادەبوونت.